گریان و ناڵی کە سوکاری قوربانیانی دەریای ئیجەیە کە لە کەرکووکەوە هاتوون بۆ بردنەوەی تەرمی ئازیزانیان وە خۆیان دەڵێن ماوەی 40 ڕۆژە لە پرسەدان. چەندێ جامەی ئەیسا ئەمری 6 ساڵە دایکی ئەمریجان ئەگە باز بکەین ئەمە کچی ئەمە ینی ئەمە دایشی وەیە و ئەمەش دایشی وەیە ینی ئەمە داپیرەیتی و ئەمە دایشێتی و ئەمەش منداڵی بەڵێ بەڵێ منداڵ و دایک و نانک بەڵێ 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 هەرسێکیان بەیەکەوە 6 نەفەر بوون کوڕەکەم و 2 کچی دەرچوو لە یەختەکە کە کون بوو ئاواتە ناوی کوڕەکەم 2 کچە گەورەکەی کچێکی 4 ساڵە کچێکی کچە گەورەکەی 11 ساڵە ئەو دوانەی دەرکرد بوو هاتەوە ئەمانە دەرکە نەپەرژاوە سەرەوانە 5 تەرمە 3 تەرمی عایدی ئەمەیە 2 تەرمی شێر عایدی هەرێمی کوردستانە ئەو لە ڕێگای ڕێکخراوی لوتکۆوان دەورێ باڵیان هەبوو بە ڕێزکاک ئاری جەلال ئەو هەوڵی زۆردا لەگەڵ شێخ حوسێنە هەموو خەڵکی کوردستان هەمویان بەداخ بن بۆ ئەم کارەساتێکی زۆر ناخۆشە. 3 کۆچبەری دانیشتووی کەرکووک و 2 کۆچبەری تری قەڵات زێن کە لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو بێسەر و شوێن بوون. کچێکی هەتیوە من بەقێوەم کردووە 22 ساڵ تا ڕۆژ دەڕێەوە حاڵی خۆی و مامۆستاش و ئێستاوە تا جەنازەکەیم بۆ دێتەوە ڕۆڵە خەڵکی شوێن دەرێن کەرکووچین خەڵکی کەرکووچین بەڵێ بەڵێ ماوەی مانگێک و دەڕۆژ و ڕۆژت بوون لە 23 دوانزە خەبەرمان پێگەشت کە لە بەحری چەقنکاوە. ئێمە خەڵکی قەڵات زین ئەو منداڵە ئەمڕۆ 2 منداڵن تەمەنیان 13 ساڵ و تەمەنیان 9 ساڵە لە کەناراوەکانی یۆنان و مابینی تورکیا و یۆنان گیانە لە دەستداوە. ئەمڕۆ پاشەوەی کە جەنازەکە گەیشتە وێرە بەرەو قەڵازێ بەڕێ دەکەوین لە قەڵازێ بە خاک دەسپێرێ. چیرۆکی ژیانی قوربانیانی کۆچبەران جیاوازە و لەگەڵ هێنانەوەی تەرمەکانیان کە سوکارەکانیان داوا دەکەن چیتر گەنجان و لاوان ئەو ڕێگایە نادیارە نەگرنە بەر کە نەداهات و نەژیانیان بەڕوونی دەمێنێتەوە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.